شیردانی زیاد لە پێویست چ کاریگەریشی خراپ لەسەر منداڵەکانتان دروست دەکات. ڕێنمایی ئەم جارمان بە تایبەتی بۆ دایکانی بەڕێزە ئەوانەی کە منداڵیان لە خوار تەمەنی 6 مانگە. حاڵەتێک هەیە ئێستا زۆر بەدی دەکرێت لە نێوان ئەو منداڵاندا، ئەویش بریتە لەوەی کە شیری لە ڕادە بە دەر ئەدرێ بە منداڵەکە. کاریگەری خراپەکانی زۆرە. ئەوەی کە پێویستە لێرەدا کورتیکەینەوە ئەوەیە یەکێک لە کاریگەریەکانەوەیە کە منداڵەکە زۆر بە خێرایی کێشێکی ناتەندروست زیاد دەکات. بۆ نمونە دەیبینی مناڵەکە تەمەنیشی بچوکی هەیە بەڵام کێشی 2 ئەوەندە یا 3 ئەوەندە زیادی کردووە. کاریگەری دووەمیان بریتە لەوەی کە منداڵەکە زۆر ئەڕشێتەوە، چونکە هەمومان نەزانین گەدەی مناڵ توانایەکی دیاریکراوی هەیە، بەس ئەگەر دایکەکە هەموو بۆ نمونە نیو سەعات جارێک شیری دا بە منداڵەکە ئەوە بێتە هۆیەوەی کە منداڵەکە شیر بهێنێتەوانێ. هۆکارەکانی ئەم شیرپێدانە زیاد لە پێویستە ڕەنگە بە تایبەتی بریتی بێ لەوەی کە دایکەکاڵە منداڵەکەم دەگری، بەڵام شەر نییە هەموو گریانێک هۆکارەکەی بریتی بێ لەوەی کە منداڵەکە و برسیە. بۆیە پێویستەکە دایکان کاتی دیاریکراودانێن بۆ شیرپێدانی مناڵەکانیان، چونکە هەرچەند شیری زۆرتر پێبدا ڕەنگە گەڕانەوەی ترشەڵۆک و ڕشانەوە زۆرتر بێ کە ئەمەش ئەوەندەی تر منداڵەکە ناڕەحەت و بێزارەکات و گریانی زیاترەکە. لە هەمان کاتا وەکو باسمان کرد دەبێتە هۆی ئەوەی کە منداڵەکە و بە خێرایی کێشێکی زیاد لە پێویست بگرێت کە ئەو کێشە زیاد لە پێویستە لە داهاتووشە ڕەنگە هەر ببێتە هۆی کێشی زۆر بۆ منداڵان. سمارت وەرچەرخانە.